داواکارم لە الله سبحانه وتعالى هەر کەسێ دژی دین و دنیای ئەم میلەتەیە ئەگەر منیشم لە ناوم بەرێ و هەر کەسێکی تریشە خوای پەروەردگار لە ناوی بەرێ خوای پەروەردگار فەضحی کە زەلیلی بکە تەفرەت و نای بکە بیکە بەپەند جارێکی تر هیچ کەسێ جورئەت نەکا دژی دین و دنیای میلەتەکەی بجوڵێتەوە. داواکارم لە الله جل جلاله هیدایەتمان بە پارێزەری ناموسی خۆمان بی. داواکارم لە الله سبحانه وتعالى ڕەحممان پێ بکە بگەڕێنەوە سەر دینەکەی بتوانین دینەکەی پەیڕەو بکەین بتوانین ڕازی کەین لە خۆمان. داواکارم لە الله جل جلاله خێر و بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەر مسلمانانە لە هەر جێگایەکە هەن وڵاتمانە ئاوەدان بکە پارێزراوی بکە لە هەموو شۆڕ و شۆڕ و ئاژاوەیەک. داواکارم لە الله جل جلاله دژمنی دین و دنیای ئەم میلەتە لەناو بەرێ. داواکارم لە الله سبحانه وتعالى کێ دژی دین و دنیای ئەم میلەتەیە لە ناوی بەرێ ئەگەر باش نابێت. داواکارم لە الله سبحانه وتعالى هەر کەسێ دژی دین و دنیای ئەم میلەتەیە ئەگەر منیشم لە ناوم بەرێ و هەر کەسێکی تریشە خوای پەروەردگار لە ناوی بەرێ خوای پەروەردگار فەضحی کە زەلیلی بکە تەفرەت و نای بکە بیکە بەپەند جارێکی تر هیچ کەسێ جورئەت نەکا دژی دین و دنیای میلەتەکەی بجوڵێتەوە. داواکارم لە الله سبحانه وتعالى ئەم جەژنە بە خێر و بەرەکەت بەسەرمانە بگێڕێ ڕەمەزانی لێ قبوڵ کردبین. برایان داوای گەردنازایی لە هەمووتانەکەم و منیش گەردنی هەمووتان ئازاکەم وجژنە پیرۆزەشتان لێەکەم پێتان ئەڵێم تەقەبەل الله منا ومنكم صالح الأعمال. خوای پەروەردگار بە خێر و بەرەکەت بگێڕێتەوە بەسەرمانە والحمد لله رب العالمين.